کاتی دەنگدان لە ئێران بە پێی یاسا تا کاتژمێر 6 ئێوارە بوو بۆ کاتژمێر 8 شەو درێژ کرایەوە لە مزگەوتی حوسێنی ڕشاد کە لە هەموو خولەکانی هەڵبژارنی سەر و کۆماری و پاڵەمانی ئێران یەکێک لە بنکە قەرەباڵغەکان بووە لە کۆتاکاتەکانی ئێوارێک کە ئێمە هاتین زۆر چۆڵ بوو هیچ سەرەیەک نەگیرا بوو. ئێستا لەبەردەم حوسێنی ڕشاد مزگەوتی حوسێنی ڕشاد یەکێک لە بنکە گرنگەکانی شاری تارانە لە زۆر بوارانەوە یەکێک لە بوارانەوەیە کە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران زۆربەی بەرپرسانی باڵای حکوومەتی ئێران یا هونەرمەندانی بەناوبانگ دێنە ئێرە بۆ دەنگدان چه دەنگدانی سەر و کۆماری بێ چه پاڵەمانی بێ بۆ هەمویان ئێرە یەکێک لە بنکە سەرەکیەکانە و هەمیشە قەرەباڵغا هەروەک دەبینن ئێستا ژوورە زۆر قەرەباڵغە و بەردەوامیش خەڵک دێن و دەنگی خۆیان دەدەن و تا پێدەچێت تا بڵین ساعاتێکی دیکە کە خەڵکێکی زۆرتر دێ لێرە سەرە بگیرێ بۆ دەنگدان. ئێستا کاتژمێر 5 جوونیوە بە کاتی تاران پێدەچێت کە ساعت 6 دەبێت بە پێی یاسا دەنگدان تەواو بێ کاتی دەنگدان تەواو بێ بەڵام پێدەچێت درێژی بکەنەوە تا ساعت کاتژمێر 8 و لە کاتژمێر 8 شەوە دیسان درێژ دەکرێتەوە تا 10 بۆ 12 ئیتر 12 کۆتاکات دەبێت و لە 12 بەولاوە دەرکەی بنکەکان دادەخرێن و سندوقەکان ئیتر قەپات دەکرێن دەچن بۆ ژمارنی دەنگەکان. لەگەڵ چەند دەنگدەرێ قسەمان کرد. من بارکی خۆمی دەزانم بێم بۆ دەنگدان و هەموو ساڵێ بۆ هەر دەنگدانێک بێت من دێم و بەشدار دەبم چون بە باوەڕی من دەنگنەدانی ئێمە بوار بۆ دوژمن خۆش دەکات کە وڵاتەکەمان لە چنگمان دەربێنێت. منیش جلی سەربازیم لەبەر کردو و لەگەڵ دایکم هاتووم پەڕەکەی دەنگدانی بخەمە ناو سندوقی دەنگدان. لە ڕاستیدا من سەرەتا نەمدەویست بێم بۆ دەنگدان بەڵام دواتر پەشیمان بوومەوە چون لە هەر کاتێکدا نوێنەر هەر دەستنە پاڵەمان چ باشتر منیش لەم کارەدا بەشدار بووم بە دەنگدانی خۆم نەهێڵم ئەو کەسانەی کە نەشیاون بچم بۆ پاڵەمان. خب به هر حال ما همیشه برای رای دادن میایم کل مردم این حسو دارن. حالا با عنوان انجام من لەگەڵ کچەکەم هاتووم و بە ئەرکی نیشتیمانی و دینی خۆم هەستاوم و وەک ئێرانێک دەبێت بین و ئایندەی وڵاتەکەمان بەدەستی خۆمان دیاری بکەین و نەهێڵین دوژمنانمان ئێمە دڵسارد کەن. من لە هەموو خولەکانی دەنگدار بەشدار بووم و پێم خۆشە هەمیشە لە سازکردنی داهاتووی وڵاتەکەمدا بەشدار بم. ناوی ئەو کەسانەی کە دەشم هەوێ دەنگیان پێ بدەم دیاریم کردوون کە هەڵبەت زۆربەیان بە لیست ناویاندا و ئێمە ناوی لیستەکان دەنووسین. منیش لەگەڵ بابم هاتووم دەنگدانی بابم ببینم و ببینم کە چۆن دەنگ دەدا کە گەورە بووم منیش بێم دەنگ بدەم. من ئێستا لە ناو مزگەوتی حوسێنی ڕشادم یەکێک لە بنکە سەرەکیەکانی شاری تاران هەموو ساڵێ ئێرە وەکو بنکەیەکی سەرەکی و تایبەت لە شاری تاران دادەمەزرێ و خەڵک دێنە ئێرە دەنگی خۆیان دەدەن. لێرە 4 سندوق دراوە بۆ دەنگدەران بەپێی ئامارەکان کە لێرە وەرم گرتووە لە 8 بەیانەوە تا ئێستا کە کاتژمێر 6:30 ئێوارەیە و کاتی دەنگدان درێژ کراوەتەوە 1700 کەس لەم بڵین مزگەوتە دەنگی خۆیان داوە و کە بەپێی خولەکانی پێشووی هەڵبژارنی پاڵەمان زۆر کەمە ئەم ڕێژەیە. بەراورد دەکرێت کە ڕێژەی دەنگدەران لەم 6 ساعاتە تا 12 شەو زیاتر بێت کە وەزارەتی ناوخۆ بڕیارە 6 ساعتی دیکە درێژی بکاتەوە بڵین کاتی دەنگدان. بۆیە چاوەڕوان دەکەین بزانین تا 12 شەو ئامارەکان چی لێ دێ و ڕێژەی دەنگدەران دەکاتە چاسێکی تا ئێستا کە هیچ ئامارێک نەدراوەتە دەرێ چاوەڕوانی کە لە وەزارەتی نەوەخۆ ئامارەکان بە فەرمی ڕاگەیەندرێ. هاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.